بەهۆی قەیرانە دروستکراوەکان تا دێت لە هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خراپتر دەچێت. قەیرانی نەبوونی موچە کە نزیکەی 10 ساڵە بەردەوامە بەجارێ کاریگەری کردۆتە سەرژیان و گوزەرانی خەڵکو و کاسبکاران. هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکان کەمتر و لە بازار دەکەن. معاش ندرێت تەسیل لە سبوختیشەکە لە ئافرۆشەکە لە پاکەت فرۆشەکە لە هەموو کەسەکە ئەگە معاش ندرێت. بازار زۆری خراپە ئەگە معاش ئەگە معاش حکومەتش معاشی بدە چایبینە لە خوای بەزیانی. بەخوای دۆزیخار بازار زۆر ناخۆشە. ئەگە موچە نێتن بازار نابیتن. خەڵکی سۆرانشن سەتانەوەت هەموو معاشخۆرە. وەڵی بێکارێکی ئەگە بازار نەبێتن ئەمەشنەوە بێ معاشین دوو نەفەر لەسەر ئەو دوکانەینە. ئەگە بازارش نەبێ ئەمەش دەبێت دوکانێ قەپاتکەین. ئەگەرچی لە سەروبەندی کردنەوەی قوتابخانەکان داین، بەڵام خراپی بارودۆخی دارایی وای کردووە بازاڕی پێداویستیەکانی قوتابخانەش سست بێت. هەمووان چاوەڕوانی موچەن تا دەستی مناڵەکانیان بگرن و بەبردنیان بۆ دوکانەکانی پێداویستی خوێندن دڵخۆشیان بکەن. سستی جوڵەی بازار دوکاندار و کاسبکارانیشی نیگەران کردووە و هەر لە سەرەتای مانگەوە لە خەمی پەیداکردنی کرێی دوکانەکانیاندان. پێشتر 15 ڕۆژ دەما بۆ کردنەوەی دەرکای قوتابخانە خەڵک جمەی دەهات لە بازار هەمووی ئەشەی قوتابخانە و ینی تەواوی پێداویستەکانی قوتابخانەیان بۆ مناڵەکانیان دابین دەکرد. بەڵام ئەم ساڵ بەهۆی دواکەوتنی موچە نەهاتنی موچە ینی بازارێکی سست و خاو دەبینین. ئێستا من لێرە 500,000 کرێ ئەدەم. 500,000 کرێ بدەی قەنەعەتکەوە دوو مانگە من کرێ لە سەرمایی خۆ ئەدەم. قازانجی چی حاڵی چێ ئێستا قەرزداری جوملەتیانین پارەمان پێنیانی بۆیان بینەوە. یعنی وچی دیکەش هەر داوای زەری باکەن و گرێی شارەوانی و ئەو تشتانش بەردەوام یعنی ئەوە ڕاوەستانی نییە. خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستان لەلایەن پارتی و یەکێتیەوە لە 32 ساڵی ڕابردوو ڕێکنەکەوتن لەگەڵ بەغداد زیانی گەورەی بە هاوڵاتیان گەیاند. ئێستاش کە حکوومەتی هەرێم بە ناچاری و لە ژێرفشاردا فرۆشتنی نەوتی لەدەستدا، شاندەکانی هەرێم بەردەوام بەڕێی بەغدادەوەن و بەدەستی بەتاڵ دەگەڕێنەوە. ئەوەش ئەنجامی حکومڕانی خراپی ڕابردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.